ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش. پێشەکی بەخێرهاتنی بەڕێزان یاریدەدەرانی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەکەم. بەڕێز دکتۆر عەلی قادر عوسمان یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێری و دارایی، بەڕێز دکتۆر سەرهەنگ سەروەت حەمەد یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی و خوێندنی باڵا، بەڕێز دکتۆر بەختیار عوبەید شەریف یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری خوێندکاران. سوپاس بۆ ئامادەبوونتان لە مەراسیمەدا. سپاس بۆ بەڕێزان ڕاهێنەرانی خولەکانی پێداگۆجی زانکۆمان، بەڕێز دکتۆر عەلا، بەڕێز مامۆستا میران بۆ ئامادەبوونیان لەم بۆنەیەدا. وەک سەنتەری پێداگۆجی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێزتان لە مەراسیمی پێدانی بڕوانامەی خولی چوارەمی پێداگۆجی کە 60 بەشدار بوو بە خۆشحاڵیەوە لە کوی 67 بەشدار بوو. بڕوانامەیان پێدەدرێت ئەمڕۆ بە سەرکەوتووی خولەکان تەواو کردووە. خۆشحاڵم لەم بۆنێدا سوپاسی بەڕێز سەرۆکی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر وشار عەبدوڵڵا و بەڕێزان یاریدەدەرانی بکەم کە هەمیشە پاڵپشتی خۆیان دەربڕیوە بۆ پرۆسەی پێداگۆجی و پێشخستنی زیاتری زانکۆکەمان. و ئێستش داواکارم لە بەڕێز دکتۆر سەرهەنگ سەروەت یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی و خوێندنی باڵا کە وتەی بەڕێزیان پێشکەش بکات و دواتر دەست دەکەین بە دابەشکردنی بڕوانامەکان. ئەم کاتتان باش بەڕێزان، بە ناوی سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم بە بۆنەی وەرگرتن و دەرچوون لە خولی پێداگۆجی. زۆر پیرۆزتان بێ بە هیوای سەرکەوتن بەو هیوایەی ئەم خولە بتوانێ ئەو گۆڕانکاریە نەوعیە لە پرۆسەی خوێندنا بکە. بەڕێزان، بەڕێوەبەرایەتی پێداگۆجیکە لە بەڕێوەبەرایەتیە هەرە زین و چالاکەکانی کە پەیوەستن بەمنەوە و پەیوەستن بە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە. هەڵبەت گرنگی ئەم بەڕێوەبەرایەتیە لەوا خۆیە بینێتەوانێ کە ئەم مامۆسایانە ئامادە ئەکا بۆ چوونە ناو کڵاسانێ. گرنگێکی تریشی کە هەیە و بە تایبەتی لە کوردستانە و لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئێمەش ئەمساڵ پەیڕۆمان کردووە کە هەموو سیستەمی خوێندنمان ئەمساڵ کردووە بە سیستەمی بۆڵۆنیا. دوو جیاوازی هەیە لە بینی دایم ئەم قسە هەیە کەسێک کە ڕوانامەیە وەرەگرێ کە ئایا ماستەر بێ یا دکتۆرا بێ و ئایا ئەم کەسە شایانی ئەوەیە ببێتە مامۆستا. ئەم دووشتە دووشتی زۆر جیاوازن بەڕێزان. ئەگە دیقەتان نابێ بە پێی ڕێنمایەکان تەنها ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و لە وەزارەتی پەروەردە پاش چوونە ناو پرۆسەیەکەوە ڕێگە بە کەسێکە درێت دوای هێنانی بڕوانامەش ببێتە مامۆستا. بەواتایەکی توی تۆ بۆت هەیە دکتۆراش بێنیت بەس لەوانەیە مامۆستایەکی سەرکەوتوو نەبیت. بەواتایەکی تر ئەم خولە چەندێ گرنگە بۆ ئەوەی کەسێک لەم خولە سەرکەوتوو بێ بچێتە ناو پرۆسەی مامۆستاییوانێ. خاڵەکەی تریشان کە پەیوەندی بە جێبەجێکردنی پرۆسەی بۆڵۆنیایە بە شێوەیەکی گشتی لە عێراقا و لە کوردستانی شاد ئێمە تا ڕادەیە لە پێشترین و لە زانکۆی پۆلیتەکنیکی ئیمساڵ ئێمەش هەموو پرۆسەکەمان کردوتە پرۆسەی بۆڵۆنیا. ئێوە وەکو فێرخوازیە وەکو خوێندکارێک کە بەشدار بوون لەم پێداگۆجیە لەم خولی پێداگۆجیە هەموو شێوازی خوێندنەکەتان و هەموو تەرکیزی شێوازی وتنەوەی وانەکانتان بە شێوەیە ئامادە کراوە کە هاوتا بێ لەگەڵ پرۆسەی بۆڵۆنیا. چونکە ئەو پرۆسەیە کە ئێمە وەکو زانکۆ تەبەنیمان کردووە کە ئێمە لە چەند ساڵی داهاتووە ئێم ساڵ لە 100% بووینێتە بۆڵۆنیات. هەڵبەت ئەو کڵاسانەی یانە و مەرحەلانەی کە ماونەتەوانێت وردە نامێنن، بەڵام بۆ ئێمە گرینگە کەسێک کە بەم خولات تێپەڕی بێ ببێتە مامۆستا. وەلێشتا ناشارمەوە جیاوازێکی زۆر هەیە لەوانەی کە لەم خولانە سەرکەوتووە بنە مامۆستا و لەگەڵ لەوانەی کە پێشتر کە بە تروق تەدریسە کە خۆشم هەر بە تروق تەدریسە هاتووم بوومەتە مامۆستا. دووشتی زۆر جیاوازن، ئامادەکردنەکەی زۆر جیاوازە. شێوازی ئەوەی کە سەنتەری خوێندکارە جیاوازە لەوەی کە پێشتر ئێمە بە خولێکی سێمانگی من خولەکەم دیوە پێشتر بە خولێکی چەند هەفتەیی بووە. بۆیە
ئێوە وەکو دەرچوویەکی خولی پێداگۆجی چۆنڵێ بێ پراودم بە خۆتانەوە شانازی بە خۆتانەوەکەن کە بەڕاستیەوە شانسیشتان هەبووە ئەم خولە بەم مکەسەفیە بەم شێوازە تازەی وەرتان گرتووە زۆر زۆر سپاسی مامۆستا بەڕێزانە ئەکەم ماندوو نەناسانە بەڕاستی ئیشەکەن دەست و چاویان خۆش بێ دەستیمان بوونیان نەگوشم هیوادارم هەر لەگەڵمانە بمێنەوە چکە ئێستا خولی پێنجەمیشمان دەستی پێ کردووە بەردەوامە سپاسی هەموو فەرمانبەران ئاکەم کە لە بەڕێوەبەرایەتیەکەی مامۆستا دالیا هیلاک بوون دووبارە لەوەش پیرۆزە بە هیوای ژیانێکی مامۆسایی تازە و شتی باشتر و بۆ هیوای شەڵا ئێوەش لە شادەی بەرزتر و لە مامۆسا یاریدەرە و بەرە و مامۆسا و بەرە و پرۆفیسۆری یاریدەر و بەرە شتی بەرزتر یاخوا پیرۆستان بێ و سەرکەوتوو بن.